سێ مانگی ماوە بۆ بەڕێوەچوونی ڕیفراندۆم کە ماوەیە کە تەواوی حیزبەکان و تەنانەت دانیشتوانی هەرێمی کوردستانیشی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. کۆبوونەوەکانی ئەم دوایە لایەنە سیاسیەکان بۆ پرسی ڕیفراندۆم و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان تەرخان کرابوو. حیزبەکان داوا دەکەن ڕیفراندۆم بۆ یەخستنی نێوماڵی کورد و ناکۆچیە سیاسیەکان چارەسەر بکات. لە پێش هەموو شتەکانی تر مستەرزەماتەکانی تر ئەوەیە کە ئێمە خۆمان لەناوەخۆ یەکدەنگ بین، یەک ڕێز بین و ئەم وەکوتەنی ئامانزە نیشتیمانیە کۆمان بکاتەوە، چونکە بەڕاستی ناکرێت تۆ میلەتێک بێوێ ئامانجێکی وەکو ڕیفراندۆم کە مەئومێد دەکەن تەبیان ئەوە هەنگاوی یەکەم بێ بۆ پرسی سەربەخۆی مەسەلەی سەربەخۆی ملەتی ئێمە لە کاتێکە وەزعی ناوەخۆی وابێ. ڕیفراندۆم مڵکی هیچ حیزبێک نییە و مافی تەواوی دانیشتوانی هەرێما. پاش بەڕێوەچوونی ڕیفراندۆمیش لایەنە سیاسیەکان داوا دەکەن بۆ سەربەخۆی کوردستان بێتن و نەبێتە مزایدەی سیاسی و حیزبی بەسەر یەکتری. دوای دیاریکردنی وادەی ڕیفراندۆمیش سەرباری بوونی تێبینی لەسەری، بەڵام هەموو لایەنە سیاسیەکان خەبات و هۆکاری دامەزراندنیان بۆ کوردستانێکی سەربەخۆ دەجێڕنەوە. سەربەخۆی هەرێمی کوردستان وە بەدەستنای تەواوی مافەکانی گەری کورد وەکو استراتیژ لە هێلە استراتیژەکان یەکگرتووە لە پەڕێوی ناوخۆی یەکگرتووی ئیسلامی کوردستان دامەڕەشتە تەسبیتمان کردین لەگەوەی داینا ئەو ڕیفراندۆمە بکرێ و سەرجەم لایەنەکان پشتیوانی بکەن و لەگەوەش داینا ئەو ڕیفراندۆمەیە لە کاتی تاوابوونی ئەنجامەکانی کۆتایی سەربەخۆی هەرێمی کوردستانیش دەگەری ڕابگەیەندرێت. کەڵەکەبوونی کێشە و قەیرانەکانی هەرێم و نزیک بوونەوەی وادەی بەڕێوەچوونی ڕیفراندۆم و هەڵبژاردن حیزبەکانی بۆ چەند بەرەیەک دابەش کردووە. بەشێک داوا دەکەن ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی بێتن و لە دامەزراوە شەرعیەکانی هەرێم بڕیاری لەسەر بدرێت کە پەرلەمانە. بەشێکی تر وای بە گرنگ دەزانن ڕیفراندۆم بەر لە چارەسەرکردنی کێشە و قەیرانەکانی هەرێمی کوردستان ئەنجام برێت و گرنگ نییە بۆ سەربەخۆیی بێت یاخودنا. لەگەڵ ئەوەی هەموو لایەنە سیاسیەکان لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندۆمن، بەڵام ناکۆچیشن لەسەر میکانیزم و شێوازی بەڕێوەچوونی. لەم نێوەندە شاوڵاتیان داوا دەکەن کێشە و قەیرانەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێتن و نێوماڵی کوردیەک بخرێت. ئەو کات حیزبەکان ناچار دەکات هەنگاوی جدی بنێن بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان. قارەمە جەوەر، کورسات نیوز، هەولێر.